ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، ئاڵوگۆڕ لە ناوچەدا زۆر بە خێرایی چێتە پێشەوە. لە ماوەی لە بەفرەمباری ئەم ساڵدا ناڕەزایەتیەکان لە ئێران دەستی پێ کرد و خەڵکیی هێزگار زۆر بوونە قوربانی. ئەمە لە کاتێکدایە کە کوردستان هەر بەو بۆنەوە یەک ڕۆژمانگرتنی گشتی ڕاگەیاند و تقریبا نتوانم بڵێم هەموو شارەکانی کوردستان ئێستا حکوومەتی نظامیە و بۆ یەکیش سەرڕای ئەوە خەڵکێکی زۆریشە لە کوردستان جانیان بەخکردەوە کوژراون، بەتایبەت لە کرماشان و لە مەنتەقەی ئیلام و مەلەکشا و زۆر شوێنی تر. لەلایەکی تر لە ڕۆژاوای کوردستانیش دیسان ئاڵوگۆڕێک بە خێرایی خەریکا چێتە پێشەوە. ئەوەیش هێرشی حکوومەتی ناوەندی سووریە بۆ سەر مەنتەقەی خۆبەڕێوەبەری کورد لە ڕۆژاوای کوردستان. لە باشووری کوردستانیش تەبعەن مەسەلەی هێشتا پارلمان و بەشێکی زۆر لە نایەکان جێبەجێ نەبووە، بەڵام ئەو ڕووداوانەی وا لە ڕۆژاوا سێبەری خستوەتە سەر تقریبەن هەموو شتێک. پشتیوانیەکی بەرین لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان کراوە. لە باکووری کوردستانی شەر بەو شێوە سەرڕایەوە کە پرۆسەی بەناو ئاشتی لە ئارادایە، بەڵام خەڵک بۆ پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان هاتوونەتە سەر شەقام. مەوزوعی کوردستان مەوزوعەیە کە دیسان هاتووەتە سەر ناوەندی هەواڵنێریەکان. لەم بەرنامەیەدا داوامان کردووە لە بەڕێز ئەنوەر حوسێن کە بەشداری ئەو بەرنامەیە بێ بۆ ئەوەی تاوتوێی وەزعیەتە بکەین. کاکە ئەنوەرجان بەخێر بی بۆ بەرنامە. کامە حێجان زۆر سپاس بۆ جەناب و بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. کاک ئەنوەر هەر وەک لە پێشێکەکە باسم کرد وەزعی ناوچە بە تایبەت ئەو شوێنانەی و کوردستان لێی جێگیر بووە هێزگار ئاڵۆزە. ئەو لە ڕۆژاوای کوردستان هێرش کراوەتە سەر بەشێکی زۆر لە کانتۆنەکان. کۆبانی ماوەیەک لە حیسارا بوو و ئاو کارەبا و بگرە ئینترنێت و هەموو شتێکیان لێ بڕی بوو. تۆ باران نەکرا و خەڵکەکەی لەو کاتا لەو زستانە لە شرایەتێکی زۆر ناخۆشە بوو. لە ڕۆژاوای کوردستانی شەروە خەڵکێکی زۆر بوونەتە قوربانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێش ناڕەزایەتیەکان بووە سەرڕایەوە مانگرتنی گشتیەکیش کراکە لە هەموو کوردستان بەڕێوە چوو، بەڵام دەوڵەت زۆر لە مەسەلەی کوردستان نەترسێت و هێزێکی زۆری لێ کۆ کردوێتەوە. وەزعیەتی باکوور و باشووری کوردستانش بۆ خۆتان ئاگادارن، بەڵام وەزعی ڕۆژاوای کوردستان بوو بەهۆیەوە کە هاوپشتێکی گشتی دەستی پێ کردووە. پێم خۆشە پێم بڵێ ئایا واقعەن دیسان مەسەلەی کورد دەبێ بە مەسەلەیەکی سەرەکی سەرمێزی سیاسەتمەدارانی ئەوڕۆی جیهان یاک و بە نەوعێک پاساوێ دەنەوە و خەڵکی کورد لەو بینەدا هیچی پێ نابڕێت. کامە حیجان لە ڕاستیە ئەو بارودۆخی کە ئێستا لە ناوچەکەی ڕووەدا و کوردستانیش بەش بە حاڵی خۆی بەشێکە لە ناو ئەو ئاڵوگۆڕ و ڕووداوانە و نەخشە سیاسیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست پەیوەندی هەیە بە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و 8 دیسەمبەرەوە. ینی ئەم ڕووداوانە ئێستا دەرەنجامی ئەو دوو ڕووداوە گەورەیە، بە تایبەتی ڕووداوی 7 ئۆکتۆبەر کاریگەری گەورەی داناوە لەسەر منتیقەکە و ئاڵوگۆڕی زۆری پێکێناوە لەبەرەوە ئەوەی کە ئێستا ڕووەدا و ئەوەی کە جەنابەت باسکە ڕوویداوە لە داهاتووشە تا مدەتێکی تریژەوەی کە ڕووەدا پەیوەندی هەیە بە کاریگەرە سیاسی و جوگرافی و جیۆپۆلیتیکی و نەخشە تازەکانی خۆڵاتی ناوەڕاستەوە لە سەردەستی ئەمریکا و هاوپەیمانەکانی و ئیسرائیل و عەرەبستانی سعودی و تورکیاش. بۆیە بە نظری من کورد لە هەردوو حاڵەتەکەیە پۆزیتیف و نێگاتیڤ بەشێکە لە ڕووداوە سیاسیەکان. بەداخەوە کە باوەڕمان وابوو دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و 8 دیسەمبەری ڕووخانی ڕژەمی بەشار ئەسەد کول لە ڕۆژاوای کوردستان دەتوانێت باشتر هەنگاو بنێ و لەنا ئەو هاوکێشە سیاسیانەیە
توانێت جێگە و پێگە و موقعەتێکی باشتر بۆ خۆی دابین کە یا بیپارێزێ بەداخەوە کە چەند فاکتەر گەل هەبوون وایان کرد کە ڕووداوەکان پێچەوانە بێتەوە ئەوەی کە پەیوەندی بە لایەنی دەرەکیەوە تورکیا زۆر پێداگری کرد. تورکیا لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە دوای دروستبوونی کانتۆنەکانەوە لە 2012 لە ڕۆژاوای کوردستان جگە لە پیلانگەڕیەکانی کە کردی جگە لە داگیرکردنی عەفرین و سەرەکانی و گرێسپینەی توانی مەسەلەن سەرکەوتوو بێ هات گەشتە ئەو قەناعەتە یەکێکیان لە ڕێگای ئۆجارانەوە پێیان بنێرێ پەیوەستی کرد بە مەسەلەی پرسی بەناو دانوستان و لە لایەکی تریشەوە گەیشتە ئەوەی کە تاکە حەل بۆی بتوانێ ڕۆژاوای کوردستان پاشەخشە پێ بکەوە بۆ حاڵەتەی ئێستای بگەێنێ ئەوەیە کە سازش بکە بۆ ئیسرائیل. بۆیە ئەمریکیەکان پێیانوتن بە تورکەکانی یاوت ئێوە ئەگەرتانەوێ مشکیلەی هەسەدە و کورتی ڕۆژاواتان لە کۆڵ بێتەوە ئەبێ بڕۆ سازش بکەن لەگەڵ ئیسرائیلیەکان و بۆ ئەما بێت جۆلانی ڕازیکەن بە ناوچەکانی باشووری لوبنان تەسلیم بکە و کێشەکانتان کێشە سنووریەکانتان کە مەسەلەن وەکو دوو تەوەر لە ئاوەکانی دەریای سپی ناوەڕاست و لە سۆماڵ و سۆمالیلاند و لە لیبیا و لە یەمەن و لە زۆر شوێنی تر کە کێبەرکەیەکەن پێویستە ئێوە سازش بکەن بۆ ئیسرائیلیەکان بۆی کە بتوان ئەو مشکلە لە خۆڵکۆتانکەنەوە. بۆیە لە ڕێکەوتنامەی پاریس لە 6 ژانواری ئەمساڵ لە نێوان ئیسرائیلیەکان و سووریەکان بە حزوری تورکەکان و فەڕەنسیەکان و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی ئەمریکیەکان باشووری لوبنان هەرسێ شارەکەی دەرعا و سوێدا و قونەیتەرە و ئەوانە دران خرانە ژێر کۆنتترۆلی ئیسرائیلەوە و جەبەر شێخ دەستی لێ هەڵگیرا و جۆلانیش بە تەواوی بوو بۆ مڵکی ئیسرائیل. لە بەرامبەر ئەوەیە تورکەکان کاریگەریان لەسەر جۆلانی هەبوو بۆی کە و کارە بکە. لە بەرامبەر ئەوەیە ئەمریکیەکان ڕازی بوون چاوپۆشیان کرد لە گەڕەکەەکانی شێخ ئەشرەفی و مەقسوودیە کە گەلی کورد قەتڵ و عام بکرێ و دوجار لە دانیشتنی پیرمان لە نێوان بەڕێز کاک مەسعود و تۆمباراک و مەزلوم عەبدی تۆمباراک بە مەزلوم عەبدی ڕاگەیاندووە کە ئەوان بە پێ ڕێکەوتنامەی پاریس مامەڵاکەن پێویستە ئێوە لە هەموو ناوچە کوردیەکان لە هەموو ناوچە عەرەبیەکان بکشێنەوە و پێویستیشە دەوڵەت سەیتەرەی هەبێ بەسەر دام و دەستگاکانێ. بۆیە ئەمە کاگەین بەشێکی پەیوەندی هەیە بەو من ناویشی نانم خیانەت کاکە ئەوەی کە هەندێک کەس پێوە ئەمریکیەکان خیانەتیان کردو ئیسرائیلیەکان لە ڕاستیانە ئەمریکیەکان لە ئیسرائیلەکان وعدێکی دیفاکتۆ پرفاکتیان نەداوە بەکوکە ئێمە پشتیوانی لە دروستبوونی دەوڵەت لە فیدرالیزم لە چیەکەین. بۆیە بە نظری من بەشێکی پەیوەندی هەبوو بە ئەو ئاڵوگۆڕە بەرژەوەندخوازانەی کە لە منتەقەکە هەیە ئەمە خاڵێکی تری کە پەیوەندی بە کوردەوە هەیە ینی دەخالەتی بەردەوامی پێکاکە لە کاروباری ڕۆژاوای کوردستان و بە خۆشتان نەزانن بەوەی کە بەردەوام دروشمی ئیدۆلۆژی پەکەکە و هەڵواسینی ڕسمی بەڕێز ئۆجالان لە هەموو دام و دەستگاکان و لەسەر سنوورەکانی تورکیا ئەمانە بێگومان تورکیای نیگەران کرده بوو. بۆیە تورکیا ئەبوو سازشێ بکە بۆ ئیسرائیل ئەبوو لە هەلومەرجە کابگەڕە کە کورد ئەمێ لە دەست بچێ. بەرحاڵ ئەوە بە نظری من ئێستا ڕۆژاوای کوردستان من ناڵم هەموو شتێکی لە دەست چووە بەڵام زۆر شتی لە دەست چووە و بەو پاشەشەیە کە ڕۆژاوای کوردستان کردوێتی کە بەداخەوە کەسمان خوازیاری ئەوە نەبووین هێشتاش باشەکە کوردەکانی ڕۆژاوا بۆ خۆیان فکر بکەنەوە. ینی قسەکەم وی پارتی کرێکارانی کوردستان دەست هەڵگرێت لە دەخالەتکردنیان یەک قسەت بۆ بجەرمەوە ینی معلوماتێکی دقیقە. ئەحمەد شەرع لەم کێشانەیە لەگەڵ یەکێ لە بەرپرسە کوردەکان کە بەرپرسە کوردەکە داوای لێ کردووە نەبێ بە شەڕی کورد و عەرەب کێشەکان حەل بکەن ڕایگرن تۆ دەور و نەخشت هەبێ بە جۆلانی وتووە یا بە ئەحمەد شەرع ئەو لە وڵامدا وتوێتی ئەم کێشانە بە تەنها کێشەی نێوان حکوومەتی سووریا و هەسەدە نییە بەڵکو ئەمە کێشەی نێوان حکوومەتی سووریا و پێکەکەیە وتوێتی هەموو ئەو دانیشتانەی کە بووە لە نێوان ئێمە و مەزلوم عەبدی هەمیشە مەزلوم عەبدی کەسێکی تری لەگەڵ بووە
ژنێکی لەوانە لەگەڵ بووە کەمە بەسی ڕۆهات ئەفرینیە سەرۆکی یەکینەکانی پاراستنی ژنان هیچ ئۆکەیەکی نەداوە بەبێ ئەو ئەحمەد شارە گوایەک لێ ئەوەی کردو کە ئەمە دانووساندن نییە لە نێوان هەسەدە و حکوومەتی سووریا بەڵکو ئەمە دانووساندنە لە نێوان پێکەکە و حکوومەتی سووریا کە ئەمە بۆ ئێمە قبول نییە وە گرفتی زۆرە بێگومان تورکەکانیش ئەمازانن بۆی قسەکەم وەیە بۆ ئەوی کە بارودۆخی کورد لە ڕۆژاوای کوردستان لەم قۆناغەیە لەمە خراپتر نەبێ بچێتە سەر سکەی خۆلانی کەم خۆی بڕابگرێ لە بەردەم ئاڵوگۆڕەکانی منتەقەکەیە پێویستی بەوەیە دەخالەتی هیچ لایەنێکی تیان نەبێ هیچ لایەنێک کوردی دەخالەت نەکە و مەزنوو عەبدی بۆ خۆی وەکو سەرکردەیەکی ڕۆژاوای کوردستان پێم وایە ئەتوانێت دەور و نەخشی باشتری هەبێ و خۆشی لە ڕاگەیانەکەی دوێنێ توێتی من ناچار بووم بۆی کە گەلی کورد قڕ نەکرێ و قەتڵ و ئام نەگرێ ئەم ڕێکەوتنەمان قبول کردووە بە نەزەری من ئەم پاشەکشەی ڕۆژئاوای کوردستان ئەتوانێت دیوی پۆزتیف و نێگەتیڤی هەبێت لەسەر هەموو بارودۆخی پارچەکانی تری کوردستان کە مەبەست تەوەرەکەی جەنابەت کوردستانە دوای هەم لەسەر کوردستانی عێراق لەسەر باشووری کوردستان و هەم لەسەر باکووری کوردستان و هەم تەنانەت لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانیش کاریگەری هەبێ بەرمەبناوی ئەم ڕووداوانە بە نەزەری من درێژە بنەوە وردە درێژە بنەوە ئەگەر بپرسی چۆن ڕەنگە بڵێم ئەمە سەرەتایەکە بۆ گەڕانەوەی هەژمون و هەیمەنەی سونیزم یا سونە بۆ ناو گۆڕەپانی سیاسی تەنانەت عێراقیش و ئەمە کاریگەری لەسەر پرۆسەی بەناو ئاشتی نێوان پێکەکە و دەوڵەتی تورکیا هەیە و بۆ خۆشتانەزان نێستا دەوڵەتی تورکیا خەریکە لە بیانووە گەڕێ چوە ئامانجە سەرەکیەکەی هاتۆتە دی پرۆسەی بەناو ئاشتی یا پرۆسەی ئاشتی نێوان ئیمرالی و ئەنکەرە بەشێکی سەرەکی پەیوەندی هەبوو بەوەی کە تورکیا چۆن دەربازی بێ لە ڕۆژاوای کوردستان چۆن دەربازی بێ لەو مەترسیە بەڵێ ئێوە دوو شتان باس کرد پێم خۆشە بە جیاواز جوابی بدەنەوە مەسلەیەکی ئەوەیە کە مەسلەی پێکاکایە کە دواتر قسەی لەسەرەکەین بەڵام مەوزوعی ئەو ڕۆژاوە لە پێکاتەکانی جۆرواجۆر وەکو عەرەبەکان کلدانیەکان دروزیەکان و زۆر بەشێکی زۆر لە ئەو لایەنانەی وا لە ناوچە کوردنشینەکانە ئەژین پێکات بوو ئەوە بۆ سەردەمی حکوومەتی ئەسەد ئەیتوانی جواب دەرەوەی ئەو یەکگرتنە بێت بۆ ئاماجەکانیان یەکێک بوو حکوومەتی ناوەندی ئەو کات دژی هەموو ئەو لایەنانە بوو و ئەمانە یانتوانی پێکەوە وەسڵ بن بە هاتنە سەرکاری حکوومەتی تازە لە سووریا ئەو پەیوەندیە ئەبوو بە پرسیار ئەوان بەشێکی زۆر لە عەرەبەکان کە لە بڕێک لە ناوچەکانی وەکو دێرە دوور و گرێسپی و ئالەوانە ئەژین هەتا لە حەلەبیشکە و گەڕەکانێکی تایە ئەوانە بەو داخوازیانەی خۆیان گەیشتن یعنی وەکو لایەنێکی ئاینی کە دەوڵەتێکی کەمینەی شیعی یا عەلەوی زڵمیان لێ بکە ئەوە لەسەریان لاچوو بوو ئەبوایە کورد پێش لەوە بیرێکی لەوە بکردایەتەوە کە ئەو هاوپەیمانیە ناتوانێت بێتە دی و من ئەو جۆرەی کە بیستومە لە بەشێک لەو شاران لەو شوێنانە وەکو گرێسپی و شوێنەکانی تر هەر عەرەبەکان لە پشتەوە تەقەیان کردووانەوە هاوپەیمان بوون لەگەڵیان لە کوردەکان ئەمە چۆن بوو ئایا ئەمە باش بوو کە کرا و ئەبوایە پێداچوونەوەیەکی ئەم بکردایە لەسەر ئەمە گەر پێم خۆشە قسە بکەین جا دوایی دینە سەر دەوری تورکیەش کە من پێم وایە مەسەلەکە فقط کام زۆر جدیە پرسیارەکە دقیقا یعنی ئایا هەسەدا ئایا پەیەدا کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان ئەکران نهێڵن بارودۆخەکە بگاتە ئەمەی ئێستا بە نەزەری من بەڵێ ئەگەر بڵێ چۆن ینی چەند هەوڵ هەبوو پێشتر بۆی کە مەزلوم عەبدی لە ئیمراڵی ئۆجالان ببینێ و دوجاریش لەگەڵ ئەردۆگان بەیەکەوە دانیشن وەلانی کەم بتوانن بەیەکەوە سازشێک بکەن یالانی کەم هەسەدا بەشێک ڕێعایەتی تورکەکان بکە و بەڵێنی ئەوەیان پێ بدەن کە مەترسی نابن لەستە سنوورەکانیان و نابن بە هاوپەیمانی ئیسرائیل و بە جۆرێک لە ناناوەندیەتی سووریا ڕازیە بن و ناوچە کوردیەکان دەتوانن پارێزن و ڕێکەوتنێکە ماهەنجێکە بێ لەگەڵ تورکەکان یانی یەکێک بوو لە ئەڵتەرناتیڤەکان
بەداخەوە ئەمە نەکرا و مشکلەشی وە دروستکرا ئەگەر بژڵم مەشکلەکە دیسان بڵم قەندیل بوو کە ڕێگای بەمە نەدا نەمەزڵ عەبدی وەجالان ببینێ نە ئەو دانووسانە ساز بێ بەداخەوە کە ئەو هەڵوێستا ئەڵوێستێکی نامەنتەقی بوو و نەکرا ئەم پەیوەندیانە یا با بڵێم زەمان و گرنتیەک بدرێ بە تورکیا بە ئەنکەرە کە مەترسی نییە یان ئەوەی کە هەمیشە ئەردۆگان و هاکان فیدای نێڵێن هەسەدە و پەکەکە یەکشتن هەردووچیان تابعی قەندیلن و نەشیانە بوو تابعی ئۆژالاوە و تابعی قەندیلن ئەم نەزەریەیە هەستەدا نەیتوانی کاڵی بکاتەوە لەگەڵ ئەنکەرە و تەنها لە ئەمریکەکانیش ئەوەزان تەنانەت تۆمباران لەو دانیشتانەیە بە مەزڵ عەبدی و تۆیەوە هەموو داهاتەکانتان کە فرۆشتووە نەوت و غاز و چیوچی هەموویتان نردۆتە قەندیل یعنی قسەکەوەیە هەسەدا ئەیتوانی بە جۆرە لە جۆرەکان با ئۆتۆریتێ وەجارانیشان لەسەر بووایە بەڵام ئەتوانی بە جۆرە لە جۆرەکان خۆیان دوورخەنەوە کە ئێمە سەر بەخۆین یعنی ئەو بۆچوونانەی تورک و ئەمریکەکانی بە جۆرە لە جۆرەکان بیتوانێت قەناعەتیان پێکەکە بەداخەوە نیان کرد ڕەنگەی ئەوەش بەشێکی ئەو کە قەناعەتیان بە تورکەکان نەبووە کە لە حاڵەتی ئاواشا بتوانن تەماس و پەیوەندێکی دۆستانە لەگەڵیان ئەوە بکەن بۆیە بە نظری من کە ئەمە سەری نەگرت هەموو لایەک هاتن بیریان لەوە کردەوە کە ئەبێ مەسەلەن هەم کارتەکانیان بەکاربێنن هەم سازش بکەن لەسەر چی سازشکردنی ئەمریکیەکان ئیسرائیلەکان قەتەریەکان سعودیەکان سووریەکان لەسەر حسابی کورد بوو هەموو ئەوانە پێیەکەوە ئەجێندایەکیان هەبوو ئەوە خودی ئەحمەد شەڕعیش لە دوای پاشەکشە هێزەکانی هەسەدا و خوشتان بینی تان سوپاسی هەموو لایەنەکانی کرد کە دەخالەتیان هەبووە بۆیە بە نەزەری من هەسەدا ئەیتوانی یان ئەم کێشانەی هێستا ڕوبەڕووبێتەوە یا دوای بخە یا ئەیتوانی سازشێک بکە لەگەڵ هەردوولایەن لانی کەم لە منتەقە کوردیەکان بێنێتەوە کە ئێستا خۆشتان نەزانن هەم منتەقە کوردەکانیان لەدەست دەرهێنراوە هەم سەرچاوەکانی وزە و نەوت و غازیان لەدەست دەرێناوە هەم سنوورەکانیش بە تەواوی کۆتە دەست سوپای سووریا و من ئەو قسەیەش زۆر کاک محێ بەڕاز نازانم کە گوایە ئەمریکیەکان و سووریەکان و تویانە ئەبێ شەڕی داعشمان بۆ بکەن ئەو بۆچوونە خۆت زیینەوەی لە بەرپرسیارەتی بە قەناعەتی من زۆر جددی نییە قسەکەوەیەکە ئەمریکیەکان ئەگەر ئەمەوت بێ نایشارنەوە بە ئاشکرایەوێ بەحاڵ ئێستا سووریایەکی من کاک ئەنوەر بە داوای لێبرن پرسیارەکەی من ئەو هاوپەیمانیە لەگەڵ عەرەبەکان بوو تقریبان بەڕووخانی ئەسەد تقریبان ئەو هاوپەیمانیە معنای نەما بوو چونکی ئەوان بەداخوازیەکانی خۆیان گەیشتبوون ئەمە من لەو بابەتەوە پێم خۆشە کاک محیا بۆ معلوماتی جەنابەت ئەو هێزەی هەسەدە کە 150,000 چەکداری هەبووە 150,000 شەڕوان و ئەوەی هەبووە لە 130 تا 140 پێکاتەکانی بریتی بوون لە تورکمەن ئاشووری عەرەبی ناوچەکان و ئەمانە بەشێکیان ئەوانە بوون کە سەر بە ڕژێمی سووریا بوون پێشتر دوای ڕژێمی ڕوخانی بەشار ئەسەد پاڵیانداوە بە پاڵ هەسەدەوە بەشێکشیان ڕێز عشرەتەکانی و منتخەیە بوون بەشێکشیان خەڵکی شۆڕژێریشانتیا بوو یعنی لە 130 بۆ 40 پێکاتەی هێزەکانی هەسەدە ئەوە بووە زۆرترینیان لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانە هەندێک سەرچاوە باز دەواکەن لەلایەن سعودیەکان و قەتەریەکانەوە پەیوەندیان پێوەکراوە پشتی جەپەکانیان چۆڵ کردووە ئەوەی کە پێ وترێ خیانەتیان کردووە بێگومان لە هەسەدە خودی کاک مەسعود بەرزانی ئەڵێ من پێم وتن بە مەزڵوم عەبدی ئەوان وتومە ئەمە چارەسەر نییە لە درەنگ یازوو ئەمانە پێشتر لەگەڵ ڕژێمی سووریا بوون ئێستا لەگەڵ ئێوەن لەبەر هەلومەرجەکە و لەم حاڵەتانەیە یعنی خیانەتان لێەکەن یعنی شتێکی تەوەقعکرا بوو بەحاڵ لە سەرەتای کێشەکانەوە ئەمانە جەپەکانیان نەکرد چۆڵ کرد دژی هەسەدە وەستانەوە و دەواازەکانیان کردەوە بۆ سوپای سووریا و بۆ گروپەکانی سەر بە تورکیا خیانەتیان کرد ئەوە دروستە و هەموو ئەو سیناریۆانەی هەسە دەدای نابوو بۆ ڕوبەڕووبوونەوە بەرگری لە ناوچەکان بێگومان هەمووی تێکشکە و بە تایبەتی کە ئەو عشیرەتانە لە ناوچەکانی دێرەزور و ڕقە و تەبقە زۆر بە قووەتن کارن ینی بەشێک لەو دێرەزور و گرێسپی و بەشێک لەو ناوچانە 70% دانیشتوانی عەرەبن
بەڵێ وایە ئەمە لێکدانەوەیەکی هەڵە بوو دوای ئەو گۆڕانکاریانە ئەبووای ئەوان پێداچوونەوەیەکیان بکردایە یاکو هەر دیسان ئەو باوەڕە بوو گوا لە پێ بیدایەتەوە دوای کاتی ڕەنگە بۆ چوونەکەی هەسەدە ئینسانیانە بوو بێ یان وەکەوەی خۆیان ئەڵێن جۆرێک لە شۆڕش گێڕانە بوو بێ بەڵام فۆرمی تەرتیب و دیزاینکردنی ئەم هێزانە غەڵەت بوو چونکە هەشتا لەم گروپانە سەر بەم ئەشایری عەرەبیانە هەشتا گروپ هەر یەکەیان 8 کەس بۆ 10 کەس بووە هەموو ئەمانە هێزی خۆیان هەبووە ناوچەیەکی پێدراوە و لەژێر فەرماندەی خۆیاندا بوو لە کاتێکا ئەبوو ئەم هێزانەی ئەم پێکاتانە تێکەڵ بکرێن لەگەڵ چەکدارە کوردیەکان لەگەڵ شەربانە کوردەکان وەلەو منتیقانەشا کە مەترسیان لەسەر بۆیان هەستیان بە گومانێک کردایە ئەبوو زۆرتر تێکەڵی هێزەکان بکرێ بەڵام ئەوانە هەموو ناوچەی خۆیان بەدەستەوە بوو هەموو ئیمکاناتێکی خۆیان بەدەستەوە بووە و بە ئەوەکۆشم وتم هەسەدە تەجربەی پێشوشی هەبووە کە ئەمانە لەپاڵ لەگەڵ ڕژەمی بەشار لەسەد بوون دوای هاتوونە پاڵەمان لە ترسی حکومەتەکەی جۆلانی دوایش ئۆتۆماتیکی پاششە و ئەمە کاگن ئەمە تەفەکوری خێڵە ئەمە تەفەکوری عەشایرە هەمیشە لەگەڵ هەر مەرجەکە بە دوای بەرژەوەندیەکانی خۆیان گەڕێ بەداخەوە هەسەدە بەهۆی متمانە پێکردنی پیانەوە بەهۆی ئەوەی کە پێوا بووکەوە پێکاتەیەکی ناهۆمۆجوونی دەوڵەتێکی سووریای دروست کردووە بە هەموو پێکاتەکانیەوە بەڵام ڕاست دەرنەچوو بەداخەوە کە خیانەتیان کرد بڵێ مەسەلەیەکی کە ئەوەی ئەلبەتە تکایە بە کورتی چونکی کات زۆر نییە مەسەلەی دەوری پارتی کرێکارانی کوردستانە بەڕێز ئۆزەلان بۆ خۆی کاریگەری بووە و پرۆسی ئاشتیی وا لە تورکیا لە ئارادایە ئەوە سێبەری خستوەتە سەر ڕۆژاوای کوردستانیش ئەوان بۆ خۆیان زۆرجار لە لێدوانەکانیانە باسییان کردوتیان ئێمە لەگەڵ ئەو مەسلەی ئاشتیانین و ئەو ڕێبازەوە ئێمە هەمانە جیاوازە و وەزیەتی ڕۆژاوە جیاوازە تورکیا ناتوانێت ئەوە بک بە بەهانە خۆ لە هەرێمی کوردستان لە باشوور ڕسمی عەبدوڵڵا ئۆزەلانیان لەسەر سنوورەکاندانە ناوە تورکیە بەشێکی داگیر کردووە و هەر ئێستەیش کە لەو ئاڵوگۆڕانی وا لە ئێران لە ئارادایە هەر لە ئێستەوە تورکیە هەڕەشێوە کە منطقەی هائل یا منطقەیەکی پارێزرا و دروستکات خۆ دیارە ئەویشە لە ترسەوەیە کە گۆڕانکاریەکان ئەبێتەوەی کە مەسەلەی کورد دەوێت دیسان سەر بگرێت و دیسان ببێ بە شتێکە ئەو وەکو خەتەر بۆ خۆی چاوی لێەکە ئەوە چەندێک ڕەبتی بەوە هەیە ئایا واقعان مەسەلەکە بەڕاستی پارتی کرێکارانی کوردستان بووە دەوڵەتی تورکیا بۆ خۆی نیگەرانە لە وەزعی وا ئێستا لە منطقەکە ڕووەدا کامحێ دقیقەوەی جەنابێت تورکەکان نیگەرانن لەوەی کە لە باشووری کوردستان ڕوویداوە و لەوەی کە هەر ئاڵوگۆڕێک لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕووبدا و ئەوان کە مخالفی ڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانین یەکێک لە فاکتە بەهێزەکانیان ئەوەیە کە جارێکی تر وەکو خۆیان لە جارێکی تر ڕێگا نادەن هەڵەی وا دووبارە ناکەنەوە کە وەکوی ئەزمموی باشووری کوردستان لە ڕۆژهەڵات دووبارە بێتەوە یان لە ڕۆژئاوە ئەوە تەحسیل حاصلە خۆشیان نەیانشاردوێتەوە ئەوان هەمیشە تەفەکوری تورکیزم و ئەتاتورک ئەوەیە کە تورکی کوردی باش ئەوەیە کە لە گۆڕستانە ئەگەر دەوڵەتێک لەسەر مانگیش بۆ کورد دروست بێ ئەوان دژنی ئەوە فەلسەفەی تورکیزم و ئاتاتورکە ئەوە بڕاوەتەوە بەڵام کاک مهێب تورکیا بە موافقەتی حکومەتی هەرێمی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستان هاتوۆتە ناوچەکانی بادینان بەبێ مخالفەتی ئەوان نهاتووە ئەوە یەک دوو هەم هاتنیشی بۆوێ بە قسەی خۆیان بۆیە کە ڕێ لە هەژمونی پێکەکە بگرن و ترسی گەورەی تورکیا لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی لە دەخالەتی پێکەکە بوو ئەگەر بەڕێی من هەسەدا هێندە تابعی پێکەکە نەبووایە ئەگەر هەسەدا هێندە کۆپی ئیدۆلۆژیای پێکەکەی نەکردای لە ڕۆژاوای کوردستان من ناڵم گرفت نابوو بەڵام بەم حاڵی ئێستا نابوو بۆیە قسەکەی تورکیا لە ڕێگای پرۆسی ئاشتیەوە خۆشتانە بینن لێدوانەکانی بەڕێز ئۆزالان نەبینن لە ڕێگای پرۆسی ئاشتیەوە ئەیویست ئەم چانسەی کە بۆکو تاتە پێش لە باری بەرێ واشی کرد و بۆیە من ناڵم لە ڕۆژئاوای کوردستان ئەتوانێت ڕێگری لە ڕووخانی ئێران و لە چانسی ڕۆژهەڵاتی کوردستان بکە بەڵام یەقینت هەبێ تورکیا ئێشتا هێزێکە گوێی لێژیرە لە ناوچەکەیە و ئەمریکەکان ڕێعایەت یەکەن بەپێی جیۆپۆلیتیکەی هەم بەپێی سیاسەتەکەی و
کە خۆشتان نەزان ئەندامی ناتوێت لە هەمووانەیە حسابی لەسەرەکرێ بەڵام تورکیا کاک تورکیا ئەوێ ئەو ئۆتۆریتەی ئۆجالان و ئەو هەژمونەی پەکەکە هەیبوو وردە وردە بەتەواوی کۆتایی پێبێنێ وە پرۆسی ئاشتیش بە نەزەری من لە دوای ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان وردە وردە پەکیەکەوێ و تورکیا لە بیانوە گەڕێ و هیچ هەنگاویشی نەناوە کار محێ من بە تۆڵم لە ڕووداوەکانی دیسەمبەری 2020 کۆتایی 2024ەوە لە تۆقەکەی باخچەلی لەگەڵ دەمپارتی تا ئەم لەحزەیە پەکەکە چەکی دانا چەکی سووتان لە جاسەنە ناوی خۆی گۆڕی هێزەکانی کشاندەوە لە باکوور هێزەکانی کشاندەوە لە سنوور و هەموو شتێک بەڵام تورکیا یەک هەنگاوی نەناوە تورکیا چاوەڕێ ئەو بارودۆخەیە کرد ئەو بارودۆخە بێتە پێش بۆیە بە نەزەری من پرۆسەی ئاشتی ناتوانێت سودمەند بێ نەبۆ پێکەکە نەبوو خەڵکی باکووری کوردستان و داهاتۆکەشیە بینین کە بە تەواوی تورکیا خۆی لێ دزێتەوە بڵێ کە بینە سەر باشووری کوردستان ماوەیەکی زۆر کەس باسی ئەوەیە کرێوت خەڵکی باشووری کوردستان تازە مەسەلەی کورد مەسەلەی ژیانی خۆیانیان زۆر بەلاوە گرنگ نییە و ئەوەی وا بە سەریان دێ خەریکن جێبەجێکەنوانیش هیچ لە خۆیان جۆڵانەوەیەک لە خۆیان پیشان نادەن ئەمە زۆر جار لەم لاولا باسەکرا بەڵام بەم ڕووداوانەی ڕۆژاوا بینیمان کە خەڵکی باشووری کوردستان هاتنە سەرخەت و پشتیوانیەکی بەرینیان کرد لە ڕۆژاوای کوردستان پێتان وایە مەوزوعی بە ڕۆژاوای کوردستان چەنە کاریگەری لەسەر باشووری کوردستانەیە و ئەو خەڵکە لەسەر وەزعیەتی خۆیانە هاتوونەتە سەر شەقامیان فقط مەسەلەکە مەسەلەی کوردە و ئەو هاوپشتیەیە چەندێک ئەمە ئەتوانێت کاریگەری ببێ ئەو هەموو خەڵکە هەم لە سلێمانی هەم لە هەولێر و لە شوێنەکانی ترە و یارمەتیانەوە چووە چەند ئەتوانێت کاریگەری ببێ لەوەی کە دەوڵەتەکان و بەتایبەت ئەمریکا و حتا تورکیش لەسەر مەسەلەی ڕۆژاوا و باشووری کوردستان بیرکردنەوەیەکی تر بکات بەڕاستی ئەوەی کە خەڵکی باشووری کوردستان سلێمانی هەولێر و شارەکانی تر کردیان بێگومان جێگای ڕێز و شتایشە و هەرچی بێ هاوپشتێکی ئینسانیە هاوپشتێکی نەتەوەی و نیشتیمانیە و کارێکی زۆر گەورەیە و بە جۆرە لە جۆرەکان نەتوانم بڵێم ئەو هەستی ئینسانی و نیشتیمانی و نەتەوەی خەڵکی باشووری کوردستانی تۆخ کردەوە کە وەکو جەناب بدوتت نەزعەیەکە بوو بۆ چوونێکە بوو کە ئەو هاوپشتی و هاو دەردی و هاو خەمیە بۆ کورد نەماوە یا با بڵێم کوردی عێراق جۆرێکن لە جۆرە لە جۆرەکان بەوەی تێکەڵبوونیان بە دنیای مۆدێرنێتەوە سەرمایهداری و خۆشگوزەرانی مەسەلەی نیشتیمانی و نەتەوەی کوردبوون و هاوپشتی و ئەوانەیان بیر چۆتەوە بەداخەوە کە واقعەتێکەیە کە لەژێر هەر ناوێک کاتوانی ڕێزبەندیکەی لەژێر ناوی پشتیوانی و هاوپشتیە لەژێر ناوی خەباتێکی ئینتەرناسیۆنالیە لە لەژێر ناوی نیشتیمانی و نەتەوەی ناسیۆنالیزمە ئێمە مەحکومین بەوەی کە کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان پشتی یەک بگرین و لە خەم و ناخۆشیەکان لەگەڵ یابین و کارێکی عەجیب و غەریبیش نییە و ئەرسڵەن ئەرکە بەرپرسیارەتیە و بێگومان دەور کاریگەریشی هەیە کاریگەری زۆریشی هەیە هەر بۆیە لە هەندێک ناوچە کاریگەری تورکیای لەسەر کەمترە و بێگومان ڕەنگە بژڵێم دەستی وڵاتانی منتقەکەشی تایە لەو ملوانەیە کە هەیەە بیانەوێ بە جۆرە لە جۆرەکان وەکو کارتی فشار لە بەرامبەر سووریای سونیای سووریای ئەحمەد جۆلانی ئێستا کە لە ناو مەحفەلی ئیسرائیل و گەڕانەوەی سووریایە بۆ ناو پێک هاتەی سیستەمی سونیزم سونی لە منتقەکەیە کە بیانەوێ بیکەنن پارچەیەک یا بەشێکی تر لە ڕوبەڕبوونەوە لەگەڵ ناوچە و نفوزی شیعیزم و ئێران ینی پەیوەندی بەوانەشەو هەیە بۆیە ئێرانەیەوێ لە هەر شوێنێکە دەستەدا ئەتوانێت کاریگەری هەبێ ڕەنگاویش بەش بە حاڵی خۆی دەخالەتکە لە هەموو ڕووداوانە بەڵام باحاڵ بەڕێی من ئەوە ئەوەی کە خەڵکی کوردستان خەڵکی کوردستانی عێراق لە خۆی نیشاندا شەرافەتمەندانەیە و شۆڕژگەڕانەیە و ئینسانیانەیە و پێویستە من مەسەلەن
دەستی هەمووانە ماچەکەم سەری هەمووانە سەر و ڕێز و نوازدانێنن بۆ هەمیان بەڵام کارمە هەیە قسەکەی من گلەیەکەی من ئەوەیە آخر خۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانی تەنیشتیشمان کوردن فەدا من پرسیارەکە من ئەوە بوو هەرکم ئەو پرسیارە لێ بکەم ئەو پشتیوانیە طبعا لە دەرەوەی وڵاتیش هێزگار بەرینە بۆ بەنسبەت مەسەلەی ڕۆژاوای کوردستان بەڵام ئێمە ئەبینین کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی 47 ساڵی ڕابردووە کورد زۆر لە هەموو خەڵکی ئێران طبعا بەڵام کورد بە تایبەت ناوچەکەی هەر من ناوچەیەکی نظامی بووە ئێستش پایگا و مەقڕی هێزەکانی دوشمن لە زۆربەی ناوەندەکان و لە زۆربەی گوندەکان و شارەکانە هەر بەبەرینی هەیە و دەوڵەت هێشتا نەیتوانیەوە ئەو ئاسایشە بەخۆیەوە ببینێ کە هێزەکانی لەوێ کەم بکاتەوە بەڵام لە توولی ئەم 47 ساڵە ئێمە زۆر کەم ئەبینین بەو ئاستەی وا بۆ ڕۆژاوای کوردستان پشتیوانی کراوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان زۆر کەسەوەی بۆ پرسیارە هۆکارەکەی چییە ئایا خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بە نەوعێکی تر جیاوازییان هەیە چۆن ناوچۆنە ئێوە چۆنی بۆسن بۆ مەسەلا لە ڕاستیە ویستە منیش قسەکەم ئەوە بوویستم تەواویکەم وتم ئەو کارایی کردویانە خەڵکی باشووری کوردستان جێگای دەستخۆشیە و ستایشە و سەری ڕێز و نەوازییان بدانێن بەسەر چاو زۆر باشە بەڵام لە ڕابردوشدا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر جار قەتڵ ئام کراون بە بێدەنجی زۆر جار لیان قەوماوە زۆر جار پێویستیان بە پشتگیری بووە ئێمە نەمان بینیەوە خۆپشاندانێکی گەورە لە سلێمانی لە هەولێر لە کۆی و لە زاخۆ بکرێ بۆ ئەمانە ڕاستە ئێستا ڕۆژاوای کوردستان تووشی شکست و نوشست بووە بەداخەوە پاشەشەی گەورەی پێکراوە بەڵام بە نەزەری من ئیعلام ڕاگەیاندنی کوردیش زۆر ڕۆڵی هەبووە لەوەی کە مەسەلەن هەستەدە وەکو سمبۆڵ و شۆڕش و مبارەزەی خەڵکی کورد ببینرێ کە بەداخەوە ئەمەی بەسەرەن بۆ کۆمەڵە نەکردووە بەشێکی ئەمە ئیعلام زۆر فۆکەسی کردووە سەر مەسەلەن بەڕێز مەزلوم عەبدی دقیقە بەڵام ئەمەندەی فۆکەس نەک نەکردوتە سەر مەسەلەن ئیبراهیمی عەلیزادە عەبدوڵای موتەدی عومەر ئیلخانیزادە جەناب و بەشێکی زۆر لە ڕابەرانی ئەم حەرەکەتە ناتۆ نەک هەر فۆکەسی نەخسۆتە سەری نەک هەر وەکو مبارزێک و تێکۆشەرێکی گەورەی ڕۆژهەڵات و کورد نیشانی نەداون مەحرومیان کردوون لە تەلەڤیزیۆنەکانی باشووری کوردستان قسە بکەن بەخاتری ئەوەی کە فشاری سیاسی ئێرانیان لەسەرە قسەکەوەیە مەجالێک فۆبیایەک دروست کردو بۆ شۆڕژگێڕبوونی بەڕێز مەزلوم عەبدی ڕۆژاوای کوردستان بە نیوی ئەوە حەقشت بوو ئەو فۆبیایە ئەو حەقیقەتە ئەو واقعەتەی خەبات و تێکۆشانی ڕۆژهەڵاتی کوردستان بگێڕیتەوە ئاخر خۆ مەسەلەن ئەم هێزانەی باشووری کوردستان کە منەڵێم ئەو فۆکەسە ئەخەنە سەر بەڕێز مەزلوم عەبدی و بەڕێز قەسەدە وەکو شۆڕژگێڕ و وەکو مبارز و تێکۆشەر باشە خۆ قرزداری مەسەلەن کۆمەڵن لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەی قسەکەوەیە نەک هەر باشە بەهەرحاڵ ئەگەر بڵێن هەلومەرجێک نهاتۆتە پێشەوە ئەزمموی ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوو و تێشکا و ئێمە جارێ نەگەیشتوینەوەی بۆی خەڵکی باشووری کوردستان بێتە سەرجادەوە خۆپشاندان خۆ کاتێک کامپەکانیان بە زۆر ڕاگوێزرا خۆ هەزار کەسیان توانی هەموو ئەو پێداویستیانی کە ئێستا بۆ ڕۆژاوای کوردستان کۆکرێتەوە بۆ کەمپەکانی سووداشی کۆمەڵەش کۆ بکرایەوە ئەی بۆ ئەویان نەکردووە ئەگەر خەڵکانێکیش کردبێتیان زۆر بە دزیەوە کردویانە لە ترسی لێپرسینەوە و لە ترسی مەترسی دروستبوون لەسەریان ئەوە بەڕاستی ئەوە بەتەنیان ئەوە کۆی پرۆسەی هاوپشتی و هاونەتەوەی بوونی هاونیشتیمانی بوون نییە بە نەزەری من ئەوە کاتێک تەواوە کە کوردی عێراق پشتیوانی لە کوردی ڕۆژهەڵاتیش بکە تاریخێکی زۆریان هەیە بەیەکەوە تاریخێکی پڕ لە خوێن و خەبات و تێکۆشان و پرسی خزمایەتی و کۆمەڵایەتیان هەیە زۆر نزیکترن لە یەکترەوە بەڵام قسەکەوەیە ئێمە نابێ ئەمانە بە عاتیفە سیرکەین بەڵکو ئەمە پێویستی بە و بەداخەوە ئەبێ بڵێم ئەمە حیزبەت ئەم فۆرمە ئەم شێوازی خەبات و هاوپشتی بوونە ئاوا ئاڕاستاکە بۆ ڕۆژاوە بەڵام ئاوا دژێکا بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە نەزەری من ناڵێم خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پاکیان کەوتۆ لەسەر
میدیای ئێمە لەسەر تێکۆشەرانی ئێمە لەسەر خەڵکی باشووری کوردستان من ناڵم پەکیان کەوتووە بەڵام ئەگەر قسەکە لەسەر هاوپشتی و هاوخەباتی و تێکۆشانە ئەبێ ئەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستانی بکرێت بۆچی مەسەلەن بۆچی کاتێکە خەڵکیان تیرۆرەکرا کاتێ مەسەلەن سنوورەکان تۆپباران نەکران لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە خەڵک لێرە ناڕەزایەتی دەرەبڕی ئەگو کاکە خەتای ئەوانە دوو تەقەیان کردو لە سنوورەکان و بۆ ناڕۆنەوە باشە نزیکەی 100,000 کوردی ڕۆژاوای کوردستان لە سلێمانی و هەولێر و دۆکن ئەی بۆ ناڕۆنەوە ئەی بۆ ئەوان ناڵێن بۆ ناڕۆنەوە کە من ئەوەم پێ باش نییە با نەڕۆنەوە وڵاتی خۆیانە بەڵام بۆچی ئەو کاتە بە کوردەکانی ئێران دەگوت کاکە بۆ ناڕۆنەوە بۆ ناچن ڕێکەون بۆچی کێشەمان بۆ دروستەکەن لە سنوورەکان ئەی باشە مەسەلەن پارتی کرێکارانی کوردستان کێشە نییە ئەو جەناب هێزەکە هاتنی هێزەکانیان لە بادینان تورکیا مبەڕیری پێیە ودەخالت لە کاروباری کوردستانی عێراقەکە و حد ئێستا بۆ معلوماتی جەناب لە سنوورەکانی لە فیشخابوورەوە تا ئاگاتە هەورامان ئەو سنوورانەیە پێشاکی لێ پارتی کرێکارانی لێ گومرگەکەن ئەی بەشە بەڵام قسەکە نا قسەکە ئەوەیە ئەبێ ئەم هاوپشتی و ئەم پەیوەندیە خوێنیە ڕۆحیە ئەم پەیوەندی شۆڕژگێڕان و مبارزەیە نابێ حیزبی کوردی ئاڕاستی بکە یعنی کوێت پێت خۆشە خەڵکی بۆ بێنیتە سەر شەقام بۆ ڕۆژاوای کوردستان پێشت خۆشە بێدەنگەی بکەیت لە تێکۆشانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە نابێ ئەمە کارێکە بە نەتیجە ئەم خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتیانەی ئێستاش کاکرێ خاتە ژێر پرسیارەوە خەڵک جارێکتر ئامادە نییە ئێمە ئەگەر قرارە بۆ پشتیوانی لە کورد بێ جام کوردە چەپە نەتەوەیە ناسیۆنالیستە نابێ حیزبێکی کوردی لە باشوور ئاڕاستەی ئەمە ئاوا بکە کە شۆڕشێکی گەورە لە ڕۆژاوای کوردستان هەیە باش شۆڕشێکی ئەسڵەن ئەزمموی هەرێمی کوردستان ئەسڵەن ئەزمموی یەکێتی و پارتی لە کوردستانی عێراق یەک بە 100 بەرابەری ڕۆژاوای کوردستان قەرزاری ڕۆژهەڵاتی کوردستانە لە سلوشەشەوە کە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حتکات دروزە بێ خودی جەنابی مەلا مستەفا بەشداری شۆڕشی کردووە تا 60ەکان ململانەکانیان تا هەشتاکان تا 90ەکان و کۆڕە و ڕاپەڕین و ئەنفال لەلایەن خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە داڵدەدراون یعنی قسەکە ئەوەیە ئەم پەیوەندی تێکۆشانەی ڕۆژهەڵات و باشوور زۆر گەورەترە لە پەیوەندی و هەماهەنگی نێوان ڕۆژئاوا و باشووری کوردستان بۆیە بە نظری من ئەمە جێگا ڕەخنەیە و بێم هێزە سیاسیانە ئەگەر تا ئێستاش بە هەر دەلیلێک بە هەر هەلومەرجێک لەژێر هەر فشارێکە ئەم دۆستایەتیان لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ هێزە تێکۆشەرەکانی و لەگەڵ خەڵکی ئازادی خوازی ڕۆژهەڵات پێش نەخستووە نیان کردووە لەمە دووە لەگەڵ ئەو ئاڵگۆڕە تازانە لانی کەم ئەبێت تەویز و قەرەبووی ئەم هەستە ڕۆحی نیشتیمانی بۆ خەڵکی ڕۆژهەڵات بکەنەوە من بگوتم دەستی ئەمەیان ماجەکەم کە هاتوونە سەر شەقام بۆ پشتیوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان کارێکی زۆر باشە بەڵام نابێ ئەمە بۆ ئەوێ بێ بۆ ئێرە دژیبی ئەوە نابێ ئاوا فۆکەسی بخەیە سەر و فۆبیایانە مامەڵی لەگەڵ کە ئەمەش لێرە خەبات و تێکۆشانەکەی بشاریتەوە خەڵکێک لەژێر هەلومەرجەکان لە سنوورەکانی ئەمدی و بێ 1000 کێشەی سنووری و ئەمنی بۆ دروستکەی قسەکەوەیە کە ئەمانە ئەگەر کوردن هەمومان کوردین ئەگەر شۆڕژگێڕن هەمومان شۆڕژگێڕین ئەگەر مبارزین هەمومان مبارەزەکەین بۆیە قسەکەم وایە بەڕاستی ئەمە پارادۆکسێکی تایە کە بە نظری من حکوومەتی هەرێمی کوردستان بە نظری احتیبار سەیریکا لە مودۆ بەڵێ دوای پرسیارم تکایە بە کورتیش چونکی کاتم زۆر نەماوە هەروەکە زانین کە هێزی دەرەکی زۆر کاریگەری بووە هەر قسانەی هەر فەرمایشانەی ئەخیریشتان دیارە هێزی دەرەکی کاریگەری بووە لەسەر مەسەلەی کورد بە کوردیش ناتوانێت بچێ بە گشت ئەمریکا بچێ بە گشت تورکیا یا ئێران وە شەڕیان لەگەڵ بکاتوانە بەڵام پێت وایە وەزعی کوردستان سەرڕای ئەوە هێزی دەرەکی کاریگەری هەیە دەخاڵەتەکە و ئێوێ ئەو دەزانێ وا بۆ خۆی ئێوێ بۆ قازانجی خۆی بۆ بەرژەوەندەکانی خۆی بیباتە پێشەوە چەندێک ئەتوانێت کورد لەم بینەدا هەوڵ بدات یەکگرتو دەربکەوێ بۆ بتوانێت زەرمەند نەبێت و ئەویش بەرژەوەندەکانی خۆی لە بەرچاو بگیرێت تکایە بە کورتی بەڵام ئەمە بە چ شتایەکە کرێت ئایا بە ڕۆژاوا بە تەنیا خۆیە کرێت باشوور بە تەنیا خۆی توانێت بیکایە دەداهاتووە ڕۆژهەڵاتیش ویا باکوور چی ئەبێ بکرێت کە ئەمە لەو بینە ئەم وانە بێت کە دیسان کورد تووشی نامەتی و
لە دیسان لە بیدایەتەوە دەستپێکردن بۆ شۆڕشوانە سەرهەڵداتەوە لە کوردستان کە نەگا بە ئاماچ. کامحێ من لەگەڵ ئەو چەمکە تەقلیدیە بەکارهێناوە نیم کە هەمیشاڵە یەکگرتووی کورد هەموو شتێ حاصلەکە وان نییە و هیوادارم ئەمەش بکرێ بەڵام بە نظری من ئەمە پێویستی بە ئەڵتەرناتیڤێکە بە فۆرمەڵە بەندێکە کە ئەم هێزانە لەسەر شتێک ڕێکەون یەکگرتوو نەبن بە هەر کەسیان خاوەنی خطابێک و بۆ چوون و ئیدیای خۆی بێ بەڵام لانی کەم لەسەر یەک شت ڕێکەون لەسەر یەک شت ڕێکەون کە هیچ کام لە هێزەکان نەبنە داردەستی ئەم وڵاتانی داگیرکرد مەسەلەن هێزەکانی باشوور نەتوان بچنە ژێرکاریگەری کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و هێزەکانی ڕۆژاوی کوردستان یا هێزەکانی باکووری کوردستان نەستە ژێرکاریگەری فلان دەوڵەتەوە تۆ ئۆتۆماتیکی کاچیتە ژێرکاریگەری ئەم دەوڵەتانەوە بە تایبەتی لەم هەلومەرجەیە کاچیتە ژێرکاریگەری و ئۆتۆریتۆ و ئەچێتە ئەجێندای ئەم وڵاتانەوە بە جۆرە لە جۆرەکانەبی بە دژی پارچەیەک لە کوردستان خۆشتان شایەدی ئەمەن بۆیە بە نظری من پێویستی بە کۆبوونەوەیەکی گشتیە و پێویستی بە ئەڵتەرناتیڤ سازیەکە بۆی کە لانی کەم بارودۆخی نالەباری کورد لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە یان ئەو مەترسیانەی کە دێتە سەر یانیکان حێبا پێ بڵێم ئێستا مەترسی لەسەر باشووری کوردستان هەیە بەوەی کە چی بەوەی کە پاش ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و پاشەخشەی هەژمونی شیعیزم لە منتقەکەیە گەڕانەوەی حکوومەتێکی سنی لە سووریا و گەڕانەوەی بۆ ناو جامعەی عەرەبی و پشتیوانیکردنی لەلایەن وڵاتانی کەنداوەوە بە تەنها دژی کورد نییە بۆ ئەوەیە کە بتوانن فشار بخەنە سەر عێراقی دۆستی ئێران عێراقی شیعە و تەسەورەکرێ لە داهاتوودا هەر ئێستا بۆ معلوماتی جەنابتان تورکیا داواکە پێکەکە شنگال چۆڵکە ئەگەر چۆڵی نەکە یان داعش ڕوبەڕووی بێتەوە یا هێزەکانی سووریا و ئەمە وردە بە نظری من لەگەڵ ئەم ڕووداوانەی کە لە عێراقا خەریکە ڕووەدا ئەیانەی هەشتی شعبی پاشەخشە پێ بکەن و سنە بگەڕێنەوە سەدەسەڵات ئەمە بە جۆرێ لە جۆرەکان ئەتوانم بڵێم ئێمە کوردی ڕۆژاوە لەژێر دەسەڵاتی حاکمیەتی بەشار ئەسەد باشتر بوو لە ئێستای حکمی سنەی جۆلانی و ڕەنگە لە عێراقی جوابێ بە گەڕانەوەی سنیەکان بۆ سەر دەسەڵات ڕەنگە کورد تووشی نەهامەتی جاران بێتەوە ناڵێن ئێستا شیعەکان باشن بەڵام لانی کەم لەژێر هەلومەرجێکە شتێک پەیوەندی ڕاگیراوە بۆیە بە نظری من مەترسی گەوری هەیە و چۆن لە سەرەتاشەوەچم هەرچەندە ئەو مەترسیانە لەو لاشەوە مەسە ئێستا ئەگەری ململانەکانی نێوان واشنگتۆن و تاران هەر ڕووداوێک ڕوودا بێگومان بە قازانجی ڕۆژهەڵاتی کوردستان تەواو بێ بەڵام قسەکەوەیە ئەبێ حازرایی بۆ بکەی ئەبێ ئەجێندایەک هەبێ ئەبێ بەرچاو ڕوون بێ بەداخەوە پێما بۆ ڕۆژاوی کوردستان بەرچاوی ڕوون نەبوو تووشی ئەو قەیران و هەلمەرجە بوو بۆیە لە هەموو دنیاە تۆ خەڵکانێکی تیکتان خەڵکانێکە ئاگاداری بارودۆخی سیاسی زینیان دۆستەکانت دانیشی قسە و باس بکەی کە لە حاڵەتی نێگەتیفا لە حاڵەتی پاشەک شەوشکستا ئێمە چی بکەین و لە حاڵەتێکا کە ڕووداوگەلێکێتە پێشەوە ئێمە بتوانین ئیستفادەی لێ بکەین چی بکەین بۆیە قسەکەەوەیە کە من زۆر دیسان گەشتبین نیم بەوەی کە هێزەکانی هەر چوار پارتی کوردستان بتوانن بەیەکەوە دانیشن بەڵام من ئومێدەوارم لانی کەم ئێستا هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ئەو دووسێ هێزە سەرەکی کە هەن ئەوان بتوانن ینی حزوریان هەبێ دیالۆگی باشتریان هەبێ بۆی خۆیان بۆ ئاڵوگۆڕەکانی داهاتوو ئامادە بکەن وەکارم هەیە ئەگەر ئەم با هەلومەرجی بارودۆخەمان لە دەست بچێ هیوادارم کارگیز لە دەستمان نەچێت باشووری کوردستانیان ئەو ئیدی و بیر و باوەڕێک کە هەیە بە ڕۆژهەڵاتی کوردستان سەربەخۆ بێ یا با بڵێم بکەوێتە ژێر بارودۆخێک وەکو باشووری کوردستان یان ڕۆژاوای پێشوو ئەگەر ئەمانە لە دەستچێ بە نەزەری من کورد بۆ دایان ساڵی تر پاشەخشەی گەورەکە ئەمە بەشێکی پەیوەندی هەیە بە تەفەکوور و ئەجێندای خۆمانەوە و لە هەما حاڵەت شاوکو جەنابی شدوتت ئەو کاریگەری و ئەو دەخالەت و ئەو هەژمونەی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی منتقەکە ئاسان لێ ئینسان ڕوبەڕووی بێتەوە لە ژێریا دەرچێت بۆیە لە حاڵدا هیوادارم بتوانین خۆمان لە کێشە گرفتەکان دەرباسکەین لانی کەم هەر ئەمەی هەمانە بیپارێزین و لانی کەم لە هەر هەنگاوێکا کە دێتە پێشەوە بە تایبەتی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان حازر و ئامادەگیمان هەبێت. زۆر سپاس کاکەنوەر بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا بەڕێز ئەنوەر حوسێن ڕۆژنامەوان و شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس دیسان. زۆر سپاس بۆ جەنابەت کاک.
زۆر دەسپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بڵاوە دەخوازم.